لە ساڕۆژی جیهانی پەرتووکدا خوێندکاران گلەیی نەبوونی پەرتووخانەیەکی گشتی لە قەزای بەردەڕەش دەکەن و دەڵێن پێویستە لەسەر حکوومەت پەرتووخانەیەکی گشتی لەو قەزایە بکاتەوە. دەبینین قەزای بەردەڕەش وەکو ئێستا دەبینین پەرتووکخانەیەکی گشتی نییە بۆ گەنجەکان کە سەردانی شوێنەکان بکەن بۆەوەی زیاتر ئاشنای خوێندن من لەگەڵ پەرتووکخانەکە لەم ڕووە قەزای بەردەڕەش بەڕاستی زۆر کەم تەرخەمە و لە چەندین بوارەوەش کەم تەرخەمە، بەڵام بە پێویست دەزانم پەرتووخانەیەکی گشتی لەم قەزای بکرێتەوە چونکە زۆر گەنجی ڕۆشنبیری تێدا و ئاشنای کتێبخوێنیش تێدایە. تاکو ئێستا لە قەزای بەردەڕەش ینی کتێبخانەیەکی گشتی نییە، قوتابیەکان سوودی لێوەربگرن بەڵکو قوتابیەکان سەردانی شارەکانی تر دەکەن بۆ سوودوەرگرتن لە کتێب. ڕاگری پەیمانگەی تەکنیکی بەردەڕەش ڕایدەگەیەنێت هەبوونی پەرتووخانەیەکی گشتی لەو قەزایە بە گرنگ دەزانرێت و داوایکردنەوەی پەرتووخانە دەکات و تا خوێندکاران ئاشنای خوێندنی پەرتووک بن. بەڕاستی طبعاً گرنگە زۆر کتێبخانە هەبی، بەڵام گرنگی لەوەدایە چۆن خەڵکێک هاان دەیبستە ئەو کتێبخانەیە. زۆر جارۆیە ئێستا ئەمە سنتەرێکی ڕۆشنبیری لە قەزای بەردەڕەشەیە کتابی هەیە تا ڕادێک و منێک لەو کەسانە بم کە چەندین کتێب با بڵین توانیم بە پێی توانە بیکەم بیبەخشمە ئەو سنتەرە و دەتوانین بڵین چۆنیەتی هاندانی گەن بۆ ئەوەی کە بتوانن بستنە ناو ئەو کتێبخانانە. بەڕاستی کتێبخانە زۆر گرنگە و دەبێت لەبەرەوەی هەموو کاتێک پێویستە ئێمە ئاگاداری با بڵین کتابە نوێیەکان بین و ئەو شتانە بین کە لە جیهان دەردەچی و ناوخۆیی دەردەچی بۆ ئەوەی بتوانین سوودێک لەو کتێبانە وەرگین لە ڕۆژانەی ژیانمان. بەردەڕەش لە ساڵی 2007ەوە بووتە قەزا و تا ئێستا پەرتووخانەیەکی گشتی لەو قەزایەدا نییە و ئەمەش لە کاتێکدایە بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا کەمتر هاوڵاتیان ڕوو لە خوێندنەوەی پەرتووک دەکەن. لە ڕۆژی جیهانی پەرتووکدا خوێندکاران گلەیی نەبوونی پەرتووخانەیەکی گشتی لەم قەزایە دەکەن. خوێندکاران دەڵێن ئەگەر پەرتووخانەیەکی گشتی لەم قەزایەدا نەبێ ئێمە چۆن ڕۆژی جیهانی پەرتووکدا پیرۆز بکەین. محەممەد جەلیل، کەناڵی بادینان سات، بەردەڕەش.